Andere fragen sich noch, was sind eigentlich Crowdhörnchen? لەم دەمەی پەتای کۆڤید-19 زیانێکی زۆری بە ئابووری گەیاندووە و زۆربەی خەڵقی بێکار و بێپارە بەجێهێشتووە. لە ئەڵمانیا ڕێخەرانی سیستەمی لاکی دب مانی 1000 یۆرۆ بۆ بەشداربووانیان دابین دەکەن کە لە ئێستاکەدا و لە هەموو کاتێک زیاتر پێویستیان پێیەتی. لەم مانگەدا لە ڕێی تیر و پشکەوە 30 کەس لە بەشداربووەکان هەڵدەبژێرێن. ڕێکخراوی ئەڵمانی بە ناوی مای بیسک ئینکەم هەڵیان دەبژێرێت. بە شێوەیەکی ئاسایی ئەو تیر و پشکە لە ستودیۆ بەڕێوە دەچێت، بەڵام بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا لەم مانگەدا لە ڕێی ئینتەرنێتەوە دەکرێت. براوەکان 1000 یۆرۆ بۆ ماوەی 6 مان وەردەگرن. مایکل بوهمیر ئەم دەستگایی لە ساڵی 2014 دامەزراندووە. بەدڵنیاییەوە ئێمە وڵات نین و ناتوانین داهاتێکی بنەڕەتیەوە یاخود کەم بۆ هەموو کەسێک دابین بکەین، بەڵام ویسمان ئەمە تاقی بکەینەوە لەو دەمەی وڵات زۆر سست هەبێت لەبەریەوەی هیچ شتێک نەکەین و وەڵامی پرسیارەکانمان سەبارەت بە دوا ڕۆژ نەدرێتەوە. تەواوی پارەکەش لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە. هەموو کەسێکیش دەتوانێت بەشدار بێت بە بەلاوانانی ڕێگەزنامە و شوێنی دانیشتنی لە ماڵپەڕی مای بیسک ئینکەم خۆی ناونووس دەکات و ئیمێلی ناونیشان و ئەدرسێک تۆمار دەکات. بۆ هەمیر دەڵێت لەگەڵ ئەوەی براوە لە ڕێی تیر و پشکەوە هەڵدەبژێرێت، بەڵام ئەمە نە لۆتەریە و نەقماریشە. خیاری لۆتۆ بکەیت دەبیت بلیت بکڕیت تا شانسی بردنەوەت هەبێت، بەڵام لەگەڵ ئێمەدا پێوەست ناکات هیچ شتێک بکڕێت و هێشتا بەشدار بیت. نزیکەی 120,000 کەس پارەیەکی کام دەبەخشن تا کەسانی تر داهاتی کەمیان دەست بکەوێت. جاران ئەو پارەیە بۆ ماوەی ساڵێک ئەدرا بە براوەکان، بەڵام دەستگاکە بیریان کردوتەوە کە ئەوەی بۆ ماوەی 6 مان بدرێت تا بۆ ژمارەی زیاتری بەشداربووان دەربچێت. Mit der Corona-Krise gibt es einen viel höheren Bedarf, nochmal über die Idee eines... لەم دەمەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادایە پێداوەستی زۆر زیاتر بە باسکردنی داهاتێکی کەم هەیە. دەرکمان کردووە بەوەی داهات بەردەوام نابێت لەم کاتەی کۆمەڵگا بە ڕەوشێکی لەو جورە ڕەت بێت گەر تەنها داهاتیان لە ڕێکارکردنەوە بێت. وەک لە ئێستادا کەس ناتوانێت کار بکات و تێکڕای داهاتیان نەماوە. پارەکە هیوایەک بە براوەکان دەبەخشێت بەوەی دەتوانن گوزەرانی پێ بکەن بۆ ماوەیەک تەنانەت گەر کاریشیان نەبێت. تۆنێک ڤێتۆڤیچ یەکێکە لەوانەی مانی 8 ساڵی پار 1000 یۆرۆی بۆ ماوەی ساڵێک بردۆتەوە و ئێستا لە بەریتانیا دەژی. بۆ ڕۆژنامەوانێکی سەربەخۆی وەک من ئەمە شتێکی زۆر باشە، چونکە ئازاد دەبیت لەوەی هەموو کارێک وەرنەگرێت، وەکی تر هەموو کارێک وەرئەگرێت کە هێندە باشیش نەبێت، چونکە پێویستیت بە پارەیە تاکریخانەکەت بدەیت. ئێستا ئازادم لە بیرکردنەوە چۆن وەڵامی هەندی دەرفەت بمەوە بەڕاستی هەستێکی زۆر خۆشە. داهمین تیر و پشکی ئەم دەستگایەش بۆ بردنەوەی 1000 یۆرۆ لە 29 مانی 4 ڕادەگەیەنرێت.